بینرانی بەڕاست خۆشەویستانم جارێکی دەسڵاوتان لێبێت و بە خۆشحاڵی و لەگەڵتانم بۆ تاواکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاکە دێتوانی وەڵام بێتەوە. وەکو چۆن ئەوتی کە عەبدولسەلام من ڕێزمە پێشتر هەوڵێم ینی هەندێک شتێ بەڵام کە من تۆمەتی ئاراسی من کردووە تەنها بیر دەخەمەوە پێم ناخۆشە چونکە تۆ قسەکانی خۆت کرد من داوا کاکمێ دەکەم بەرنامە بۆ کاک عەبدولسەلام چونکە عەبدولسەلام بەتەمایە مۆمێکی بدایێت بۆ خۆی تا ئاخری بەرنامەکە قسە بکات و من هیچ نەڵێم من ئەبێ ڕەخنە بگرم. ئەو بە منی وت پەخشانە بە منی وت قەوانی کۆنە بە منی وت ئاخوند من هیچ قسەیەکم من بەسەرکردەکەی ئەو متووە لە 61ەوە سەرۆکی بەسەرکردەکەی ئەو متووە تۆ ئەبێ بڕۆیت بەسەرکردەکەی ئەو متووە بەس پێم وتو کاکە ئەم یاسایە سەروەرکە هەر ئەوە نەی پێڵم ئەمە من بەڕاستی من نهاتم تۆمەت کە عەبدولسەلام بەداخەوە کاک عەبدولسەلام و هەوو نووسەرانی تریش کە لە پاری دموکراتی کوردستان لەیەکێتی نیشتیمانی کوردستان نووسەری باشن و ئەکادمی باشن بۆ یاخی مۆزوعەکەمان بۆکەن لە جاتیەوەی ڕووی ڕاستی ئەسڵەکان بن ینی من ناکرێت لە دانیشم بەم ئەم خەڵکێکم لەبەر ئەوە ناکرێت بەڕاستی تۆ ئەم تۆمەتە بە من فرۆش کاک عەبدولسەلام ئەتوانین بەردەوام بین ئەمە لە کوردەواری قەوانی وەڵامی پرسیارەکەم بەدەوام کاکە میوانێکی تر بدۆزن کاک مهدی ئێمە کاک مهدی من بەشدار نابم لەو بەوزع کاک عەبدولسەلام حەزەکەم بەڕاستی تا کۆتاییەکەمان بێت و ئێمە بەردەوام بین لە نەخێنە ئامادە نیمی یەک ثانیە ئامادە نیم ئیتر کاک عەبدولسەلام فەرقەکە ئەمەیە تەحملی من ناکەی لەم شوێنەوە قسە بکەم چۆن تەحملی ئەوەکی هاتووی شەڕی سیاسی بکەی عەزیزم من هاتوومە شەڕی سیاسی بە قوربان تۆش هاتووی دەموچای بڕۆ بۆ خۆت باسی پارتی و یەکەتی بکە 100 ساڵی تۆ ئەڵێ شانازی پێ بکەم باسی نەکەم بڵێ شانازی پێوە ناکەم با من قسە نەکەم کوڕە بۆ شانازی نەکەم من عمرم داناوە سەر من شانازی پێ خەبات جەنابێت ئەو قسە ناکەی کاک عەبدولسەلام من ویستم بە هێمنی کاک عەبدولسەلام بەشدار نابم لەو پرۆگرام بۆم نووسیوی چەند تۆمەتێک بە من وتووە بۆم نووسی بەمەتی خۆت کاک عەبدولسەلام ئەوەی کاک عەبدولسەلام جەناب تواو کاکە ومێت ڕجات لێ یەکەم من ڕێزم بۆی هەیە داوای لێبوردنی لێ یەکەم وەکو لە ئەو بەعمرتر داوای لێبوردن لێ یەکەم کاک هەردی بەڵام من نەهاتوو بووم بۆ ئەو جڕا ئەو شەڕە شەقا بۆیە ڕجات والله کاک عەبدولسەلام شەڕە شەق نییە ئەمە حیوارە من قسە نەوەی کۆن و نەوەی حیوار نییە تۆهمەت دانانە کاکە هەردی کاکە تۆ بە من وتووە هیچ بە تۆ نەوتووە هیچ بە تۆ نەوت کاک عەبدولسەلام من بە تۆ ئەڵێم ئاخوند کاکە ئاخوند دەستوری هێرێمی کوردستانە کاک عەبدولسەلام ئەگەر وەڵامیان پرسیارە من بیتەوە سوپاست دەکەم بوو من خۆشحاڵم ئەگەر وەڵامی ئەم پرسیارە من بیتەوە تواو نا خۆت و بڵاو ناکەی ئەم حیوەرە ئێمە بەڵامەجەکە ڕاگرە من داوای لێبوردنتا لێ یەکەم من بەشدار نابم بەردەوام نابم و حەزەکەم بڵاوی نەکەی چونکە ئەم مەهزەلەیە ئەمە دەرچیت خەڵک حەیامان ئەچیت نەکاکێ والله کاک عەبدولسەلام باتمە بموتایە ڕاستەکەیت و مەهزەلە نەبوو ڕاستە والله ئەو لە کوردستان تیڤی ئەمەگەر بکرێت ئەمە تۆ هەرچی بڵێ بڵێم بەسەر چاوی ناکرێت کاکە تەبا و ناتەبایە کوڕە نەلێ با بە ڕێی خۆت بلێ عەزیزم من و تو نهاتوونە شەڕ و شەق بکەین شەڕە شەق تۆ وەڵامیان پرسیارم بەدەو بۆ دەبێ وەڵام شەڕ بکەین بۆ ئەبێت یعنی ئەو دەستکەوتانە لە ئازادی ڕۆژنامەگەری لە بوونی فرەحیزبی لە ئازادی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ ئەمانە بە دەستکەوت کاک مهدی بەرنامەکە تەواو بووە من بەشدار نابم بەرنامەکە لەغوکە کاکە بەست خوارد جات لێ یەکەم ڕجات لێ یەکەم کاک ومێت بەڵێ بەڵێ باشە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە و ئاگادار بوون بەهۆی ئەو گفتوگۆیی کە دروست بوو بەرنامەکەمان کۆتایی پێهێنەوە بەڕێز کاک عەبدولسەلام بەرواری لە بەرنامەکە ڕۆشت و ئومێد دەکەین کە بەرنامەکە جێگەی سوود بوو بێ و بەرنامەکە ئەنجامی ئێمە ئاماژمان هەمیشە گفتوگۆیەکی ئازادانە و گفتوگۆیەکی مەدەنیانە لەسەر هەموو ئەو دیاردانی کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدەن ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو بینەرانمان سڵاومان هەیە بۆ کاک عەبدولسەلام و سوپاس بۆ بەشداریکردنی سڵاومان هەیە بۆ بەڕێز مامۆستا هەردی کە بەشداری بەرنامەکەیمان کرد و سوپاس بۆ ئامادەبوونی سوپاس بۆ هەموو لایەک و زۆر سوپاس.